لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراق و هاوڕێیانمان لە پەرلەمانی عێراق و خولی سێی پەرلەمان و ئەم خولەی ئێستاش بە هەمان شێوە هەمیشە باس لە ئازار و معانات و قوربانی خەڵکی هەڵەبجە دراوە و چەندین قەراریش لە عینی کات دەرچووە لە پەرلەمانی عێراقی، بەڵام بەداخەوە نە حکوومەتی فیدراڵ جددی بووە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانی کە لە پەرلەمان دەرکراوە وەنا ئیرادەیەکی جددیش هەیە لە نێو هێزە سیاسی عێراقیەکان بۆەوەی کە هەڵەبجە سنبولی قوربانی و ئازار لە عێراق لەسەر ئاستی هەموو عێراقدایە وەکو پێویست داواکارەکانیان جێبەجێ نەکراون. بۆیە جگە لەوەی کە پێویستە هەمیشە احتیزار بهێنرێتەوە بۆ خەڵکی هەڵەبجە کە چۆن بە جینۆساید کراوە و چۆن تەزحیەی خەڵکی هەڵەبجە بەرچاو بژیە، بەڵام نەکراوە وەکو پێویست. یعنی جانبیەکییان ئەوەیە کە وەکو پێویست بڕیارەکانی پەرلەمانی عێراق جێبەجێ ناکرێت لەلایەن حکوومەتی فیدراڵەوە، و جانبی دووەمیان ئەوەیە کە ئیرادەیەکی سیاسی بەهێز نییە لە عێراق بۆ ئەوەی لە معاناتی خەڵکی هەڵەبجە تێبگا. یەکێک لە معاناتەکانی خەڵکی هەڵەبجە ئەو قوربانیانەیە کە تاکو ئێستاکە بێسەر و شوێنن، ژمارەیەکی زۆر لە هەڵەبجەیەکان بێسەر و شوێنن. ئەمە پێویستی بە بودجەی تایبەتە، ئەمە پێویستی بە ئیجراعاتی تایبەتە، ئەمە پێویستی بەوەیە کە حکوومەت وەکو حکوومەتی فیدراڵ لەگەڵ وڵاتانی دەوروبەر وڵاتانی دراوسێ قسەی جدی لەسەر ئەم مەلەفە بکرێت.